لە شاری کەرکووک سێمین دیداری فیلمی سینەمایی دەرهێنەرانی کەرکووک بەڕێوە چوو. ڕێخەری دیدارەکە ئەماژەی بۆ گرنگی دیدارەکەیان کرد وەکەڵێک بۆ ناساننی توانستی دەرهێنەرانی فیلم لە کەرکووک. دیارە ئەمە سێم خولی دیداری سینەمای کەرکووکە بە هەمان شێوە توانیمانە دوو فستیڤاڵی سینمایش بەڕێوە بین. دیارە هەر دیدارێک تایبەتمەندێکی خۆی هەیە. دیداری یەکەمان کە نوێی دەوڵەتی بوو فیلمەکان گشتی بوون، دیداری دووەممان بە هەمان شێکەنی دەوڵەتی بوون بەس تایبەت و بە کۆرۆنا، یعنی فیلمەکانی تایبەت و بە نەخۆشی کۆرۆنا. دیداری ئەم جارمان دیداری سێم تایبەتە بە دەرهێنانی کەرکووک، فیلمی شوێنی ترمان نییە، تەنها کەرکووچەکانن، جا کورد بن، عەرەبن، تورکما بن، گرنگەوەی کەرکووچین و چ لە ناوی وڵاتن چ لە دۆڕی وڵاتن. بەشداربووانی سێمین دیداری فیلمی سینەمایی دەرهێنەرانی کەرکووک جەختیان لەسەر گرنگی سازدانی دیدارەکە کردو باوڵێکی ناوازە بۆ خزمەتکردنی ڕەوتی هونەری سینەما لە کەرکووک ناویان برد. کای ڕۆشنبیرەکان لە شاری کەرکووکە ڕۆڵی باشە بینن لە چی لە نزیکردنەوەی بۆ چوونە جیاوازەکان، چی لە نزیکردنەوەی کەلتورە جیاوازەکانی شاری کەرکووک، یاخود چی لە باڵێن نمایشکردن یاخود دەرخستنی کەرکووک بە ڕوویەکی جوان بۆ دنیای دەرەوە. بەڵام بەداخەوە ئیداری شارەکە بە تەواوەتی کایی ڕۆشنبیری لەم شارەیە فەرامۆش کرد. هەر شتێک بکرێ ئەمە دەبێت پاڵپشتی بکەین بە هەموو لایەک لەبەرەوەی وەزعی وەکو گوتم حساسی هەیە، دوژمنمان زۆرە لە کەرکووک. لەبەر هەندێک کورد ئەگەر شتێک بکە دەبی هەموو لایەک، هەموو حزبەکان، هەموو جیهاتەکان پاڵپشتی بکەن و پژگیری لێ بکەن، چونکە بە زەرفەشی زۆر ناسکدا تێدەپەڕن. سێمین دیداری فیلمی سینەمایی دەرهێنەرانی کەرکووک بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام بوو. لە چوارچێوەیدا 8 فیلم نمایشکران. دیدارەکە لایەن دەستگای ڕۆشنبیری هونەری کەرکووک، باوکاری ماڵی ڕۆشنبیری کەرکووک و زانکۆی کتاب ڕێکخرا بوو. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.